بەڵێزان و خۆشەوی سامان لە تەوەری کۆتایی بەرنامەکەماندا بابەتێکی گرنگ باس دەکەین لە ڕابردوو لە ئێستادا میلەتی کورد ئێمەی کورد هەمیشە بەردەوام بەدەمەوە چوون و هاوکاری لە ناخماندا سوپاس بۆ خوابوونی هەبوو بە جیاواز لە زۆرێک لە نەتەوەکانی دیکە کە دەیبینین و بە تایبەتی تر ئەم چەند ساڵە بۆ مسلمانانی غەزە بە جۆش و خڕۆشێکی زۆرەوە مسلمانانمان دەبینی کە هاوکاری و کۆمەکیان پێشکەش دەکرد گویان بە سنوور و شوێنەکان نەئەدا تەنها و تەنها بیریان لەوە بوو کە ینی هەر چۆنێک بێت ئەم هاوکاری و ئەم خزمەتە بە برایانمان لە غەزە پێشکەش بکرێت و ئەو هاوکاری و کۆمەکردنەی میلەتی کوردیش لە جیهاندا دەنگیدایەوە لە ناو غەزە و مسلمانانی عەرەبیشدا بە شاز لە شازەکان دەنگدانەوەیکی زۆری هەبوو ینی پێیان وا نەبوو کە وڵاتێکی دراوسی هەیە هاوکاری ناکە بەڵام لە دوور وڵاتێکی دوورەوە مسلمانانێکی کورد هەن کە هاوکاریان پێشکەش دەکەن و هاوکارێکی سوپاس بۆ خۆ لە ڕادە بەدەری ژیانی ئەمە جێگەی شانازیە بۆ میلەتی کورد کە هەر دەمێنێتەوە دڵنیام ئەم میلەتەشمان بۆ خۆی باڵادەستی کردووە گفتوگۆیە بابەتە دەکەین کە بۆچی میلەتی کورد پێویستە و لەسەرێتی واجبە پێش هاوکاری پێشکەش بە مسلمانانی غەزە بکات گفتوگۆی زیاترین بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆر ئیسماعیل پێنجەنی بانخواست کاک دکتۆر زۆر بەخێر بێ قسمت بێ خوشکەکەیمان سەربەرزی خۆ بەخێر بێ مامۆستا دانیال خوشکە لانە لەنیاوەخان ئەو کارمەندانە یاخۆ هەموو لە خۆشییا بن بە قوربانم سەلامت بن یاخۆ مامۆستا بینیمان یعنی ئەم چەند ساڵی کە ئەو شەڕە لە غەزە بوونی هەبووە مسلمانانی کورد تایبەت باشووری کوردستان زۆر بە دڵێکی باشەوە بە جۆش و خرۆشێکەوە ینی زۆر جارە بەخشی لەوانەیە شەیتان قوتورێک لە دڵ دروستکە بەس بۆ غەزەوانە بوو ینی هەبوو هەوەی لە توانای بوو ئەی بەخشی ئەمە بۆ چیە گەڕێتەوە کورد چۆن ئەمە لە ناخیدا بوونی هەیە بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه يا ربي خوايا إيه وسربرزي الدنيا وقيامت بن أم بيام جواني بيامي روشتان هميشا روش باشي أم ملتو دينداري وخواناسي أم خلق باشبه من همو جارك لوتي أم مصيبتي غزة هيا نمتواني ودزبرس كمو دعابو غزنا كمبوي أنا مخوايان نصري قريب فتحي قريب وخاترينا وجوانەکانی خۆت بکەیتە قسمەتی ئەهلی غەزە و برینارەکانیان شیفابەی وەفات کردووەکانیان بە شەهیدی ئەعلا عیلیین و فردەوس قبول بکەی یا ڕەبی خوایە ڕەحمیش بەم خاک و خەڵکە و میلەتە دیندارە چاکە موسڵمانەی کوردی خۆشمان بکەی کە موبالەغە نییە بەشی خۆمان لەم دنیاە هاتوین و چوین و گەڕاوین ئەگەر ئەم قسە بکەم ئەتوانم بڵێم باشترین میلەتێک کە خوادابێتی ئەم کوردەیە کە ئەمەngە قوڕەکەی جوان شێلراوە لەگەڵ ئیسلامە لەگەڵ دینداری و لەگەڵ خواناسیە زۆر بێوێنەیە لەگەڵ ئەوەشە ئەم میلەتە ئەو میلەتەیە کە ئەمەngە موسیبەت و بەرزی و نزمی و گریان و فرمێسک و ڕاکەڕاکە و ئاوارەیەتی و برسیەتێکی وا و ناخۆشیەکانی ژیان تۆباران گرتن هەمووی بەسەر هاتووە هیچ کەس هەز بە خەم نەکە هیچ کەس هەز بە گریان و فرمێسکی کەسانی کەنەکە کورد زۆر زوو هەز بەم برینانە ئەکا چونکە کە یەکێکە بینێ ئەگری گریانەکانی خۆیەتۆ بیر و کە یەکێکە بینێ برسیەتی ئاوارەیەکەی خۆمان کە لەم حدودانە سەمون و نان و بە دوای ئەم هەموو لۆریایە خەڵق خواخوای بوو نەمرێ لە برسا بۆ یەکە میلەتی کورد لەگەڵ ئیسلامە گۆش کراوە ینی دوانەیەک و زەڕە و نیوترۆن و پۆترۆنێکە جیابوونەوەی نییە بە چەقی ئەم میلەتە ئیسلامە بۆ یەکە هیچ شتێک کار لە جوانی و تێکەڵبوون و ئەم گۆشکرانەی بە ئیسلام ناکە و لە قەدیمی شۆماوەساگیان ئێمە کورد هەر نانبیە بووە کورد هەر خاوەنی نان و مەجلیس و دیوەخان بووە ئەگەر زۆر جارە گەڕێیتەوە بۆ یاداشتەکانی مستەشریقەکان کە لە کوردستان هابوون باسی دیوەخان و جوانی و نانبیەیی و ناندانی کورد دەکەن و دواتر وەرەکەیتر ئیسلامیش ئێمەی وا فێر کردووە ئەهلی عەتابین و ئەگەر باسی غەزە بێ مامۆساگیان ئێمە زۆر لە مێژە
باوە گەورەمان سەلاح الدینی ئەیوبی جوانترین نمونەی بەخشین بووە لە مێژووی مرۆڤایەتیە و جوانترین کەسایەتیە کە ئێمە هەر تا ئێستش بێجگە سەلاح الدین لە ئوردن من تەڵەبە بووم حارەت الئەکراد شاری سەڵت و بڕۆ لە ناو تەڵەبە کوردەکانی ئالی غەزە تەڵەبە کوردەکانی فەڵەستین هەمووی لە ئوردن لەگەڵمان نابوون بۆیە غەزە هەر خۆی بەشێکی زۆری کووردە بەشێکی شەرکەسە بەشێکی ئەفغانە بەشێکیشی عەرەبە کورد ڕۆڵی گەورەی بووە هەر لە سەردەمەکەی یعنی سەموو جارێک کە ئەبینی ئەبیسی ئەڵێ لە شوجاعیە خەڵک بەس شوجاعیە ئەزانێ نازانێ ئەو شوجاعیە بەناوی یەکێک لە سەرکردە گەورەکانی باوە گەورەکانی ئێمە و قائیدەکانی ئێمە کە لە خزمەت سەلاح الدینی ئەیوبیە بووە بەناوی ئەو کراوە ناوی شێخ عوسمان شوجاع الدین بووە شارع شوجاع الدین ئەمانگە ئازا بووە ئەم پیاوە گەورە ڕۆحی خۆی پێشکەش بە دینەکە و بە ئیسلامەکە و لە حروبی سەلیبیەکانە یەک لە سەرکردە هەرە گەورەکان شێخ عوسمانە شێخ عوسمانی شوجاع الدین بۆیە ئێستش شوجاع الدین یەکێکە لەو شارع و لەو منتەقانەی کە هەر بە شوجاعی ماوەتەوە بەدەیان جاروێران کرا تەسلیم کرا هاتن هیچی لێ نەماوەتیان ئەوە شوجاع الدین تاوا بوو کاتێکە زانی شێرەکانی خوا هەر لە شوجاع الدینەکەی باوە گەورەی ئێمە بۆیان دەرەپەڕنە دەرەوانێ و وەک شێر ڕاوی خۆیانەکەن و ئەگەڕێنەوە و مەوزوعی ئینفاقەکە کە فەرمووت ئێمە دوو فەرزمانەیە مامۆسا فەرزێکمانەیە خوشکە باشەکەم پێوترێ فەرض و عەین الفەرض و فەرضان زانایانی و شەرع ناسان بۆ من باسەکان فەرض و عەین و فەرض و کیفایەتین فەرزی عەین لەسەر تاک و نەفەر بە نەفەری ئومەتی ئیسلامی واجبم فەرزە عەینە بکە فەرزێکی کەمانەیە پێوتێ فەرزی کیفایە زانایان ئالێرای ئەفەرمون ئایا فەرزی کیفایە باشترە یا فەرزی عەین ئیمامی ئەبوو ئیسحاقی ئیسفەراینی ئیمامی سیوطی و زۆرێکی کە لە زانایان و شەرع زانان و عولەمایانی ئەم ئومەتا فەرمون فەرض الکیفایەتی ئەفضەل فەرزی کیفایە ئەوەیە کە بەشێک لە ئومەتی پێغەمبەر پێی هەڵەسێ گوناهەکە لەسەر باقی ئومەت لا ئەچێ فەرزی کیفایە ئەگەر ئەنجام نەدرێت تاک بە تاکی ئومەتی ئیسلامی گوناهبارە بێ بۆیە زانایانە فەرمون فەرزی کیفایە گەورەترە لای خوا لە فەرزی عەین چونکە تەسقط الئیثم عن الئومەتی ئەوەی کە ئێمە ئەم ڕێکخراوە جوانانە پێی هەستاوین بە هەموو ڕێکخراوەکانەوە بە بەخشینەوە بە ڕابیتەوە بە بەختەوەری و بەهاناوە بە میلەتە پاکەی موسڵمانی کوردەوە هەمووی هەڵنەساوە پێی بەس ئەوەی کە ئێمە هەستاوین پێی من بە بینەرەکانم ئەڵێم لەم کەناڵەوە ئەبێ دوعای خێر بۆ یەک بەیەکی ئەم ڕێکخراوانە بکرێت و لە بیرمان نەکەن لە دوعاکانیانە ئەوەی موسڵمانێکە لەم کوردستانەیە گوناهمان لەسەر لا بردوون گوناهێکە لە سەتاسەد خوا لێیانە پرسێتەوانێ وئین استەنصەڕووکم فی الدین فعەلەیکم النەصر خوا فەرمێ هەر ڕۆژێ بۆ دین بۆ ژین داوای سەرکەوتن و نەسریان لێکردن فەرزە سەریان خەن دەیخۆ بە تاکی ئەم میلەتە جوانەی کوردستان نەئەکرا وەرە ڕێگەی غەزە بگرە بەڵام ئێمە توانیمان ئەم ئیسمە ئەم گوناهە گەورە لەسەر شانی ئەم ئومەتە لابەرین کە سوپاس بۆ خوا ئەتوانین بڵێن بێڕکابەر کوردستانە لە خزمەتکردنی ئەهلی غەزە لە برسیەتیەکانیان من قسەکە دەست پێ ئەەکەم ستۆپم نییە خۆم ستۆپم پێ نەکەن چونکە قسە بکەم هێشتا مامۆستا لە غەزە 4 برسێتی قورئان باسی کردووە قورئان 4 برسێتی باس کردووە لە غەزە بوونی هەیە لە غەزە بوونی هەیە دوانیان لە کوردستان بوونی هەبوو بەس ئێمە نەگەشتین نەسێم و 4م برسێتیەگەیە لە قورئانە خوا باسی جوعەکە ئەطعەمەهم من جوع ئەم جوعە کورد پێی گەشت لە کاتی گرانیەکەیە ئەو مالی دیسەن ئەو مۆدیلەکەتان بەرزە زۆر نییە منەوە یەکی لە دوای نەوەیەکەوە ئێمە زانی چی برسێتیەکمان بینی بەس جوعەکە چی بوو گەشتە مەرحەلەی دووەمی قورئان خەساسە
جوع يعني ئەمڕۆ برسیمە بێت تا ئێوارە دیخواتی کە نانە بێ بیخۆم مەعیدە چۆڵ بوونە ئێوارە چینەوە بۆ لای دایک و ماڵ و مناڵ و دایکمان و کەسەکانمان ماڵەوە نانێکمانێنێ لە جوع ڕزگارمانە بێ نیوەڕۆ بۆ ئێوارە بۆ نیوەڕۆ ئاوە خەساسە ئەوەیە ئیتەجاری وایەگەیتە کاتی گرانیەکە ئاوای لێ هات خەساسە هەبوو بەیانی ئەی من نان ناخۆم تۆ نان بخۆ بۆی من نیوەڕۆ نان خۆم تۆ نان نەخۆی گرانیەکە زۆر ناخۆش بوو ئێوەی ئەم جیلە تازە نازانن چەند ناڕەحەت بوو ئەمە خەساسەیە تا جاری وا بۆ شەو ڕۆژی ژنان نەخوراوە سوپاس بۆ خوالە و کاتەشە ڕێکخراوەکان ڕابطەی مرۆیی بیلئەخەز حزورێکی چاکی هەبوو لە خەساسەشا و لە جوعا کورد پێی گەشت بەس مەخمەسە مەرحەلەی سێمی برسێتیە مەخمەسە غەزە بینی مەخمەسە ئەوەیە ئەها ئەمان بینی و ئەنە جیعان هاوارەکە مەخمەسە ئەوە بوو ئافرەتێگەی و من 5 ڕۆژەنانم نەخواردووە مەخمەسە ئەوە بوو پیاوی تیا بووەتی تر لە مردنام 10 ڕۆژەنام نەخواردە گەشتنە مەرحەلەی چوارەمیش کە چییە مەسغەبە مەسغەبە ئیتر ئەوە بوو بینیمان لە برسێتیە بەشێک لە خەڵکی غەزە مرد بە بەرچاوی هەموو دنیاوە بەشێک لە مناڵەکانی غەزە و بەشێک لە ڕیسپیەکان و ئێستش لایەزال ئەو برسێتە گەشتۆتە مەرحەلەی مەسغەبە بۆیە لە غەزە هەر چوارەکەی هەیە جوع ئەو کاتا بینی فەردە ئادێکی دەزەکەوێ ئەبێ بە حەفلە لە خۆشیان هازان چی بکەن چونکە مردنی حتمیان هەیە غەزە جیاواز لە هەموو شوێنێکی سەردنیان ئەملات جوولەکەی کامل ئەملات بەحرە ئەملات ئەو دۆستەیە کە پێغەمبەر سەڵ سەلەم ئەفەرمێ ئەهلی غەزە دۆستەکانیان پشگیریان ناکەن دوژمنەکانیان ئەیان سووتێنن بەڵام ئەوان ئەو قەومەن من زۆر گەڕا مامەسە 2 ساڵە لەگەڵ غەزە ئاژیم دوای حەدیثی خۆشیشتان بۆ باسەکەم باشە پێغەمبەر بە خصوصی بەدەیان حەدیث باسی ئەهلی غەزە ئەکە ئەفەرمێ ئەوانەی کە من خەذەلەهم ئەوانەی کە نایەن بەدەمیانەوە ئەیانەوێ پشکێن کاریان لێ ناکە ئەوانەشی کە سەر ئەرز مامۆستا گیان خوشکە باشەکەم بینەرەکان بۆ ئەوی چاک بزانن حروبی سەلیبیە بە مۆدێلێک و مۆدێرنەیەکی تازە دووبارە ئەبێتەوە جەنگەکەی ئۆربانە کە کاتی خۆی ئۆربان 1 ملیۆن جەیشی لە حروبی سەلیبیان نار بۆ دەوڵەتی ئیسلامی و بەرەو قودس و بەرەو ئەم وڵاتە ئیسلامیانە ئێستا بە ناوی جوولەکەوە هەرچی دەوڵەتانی سەر ئەو ئەرزەیە بە ئێڵمانت بە فەڕەنسات بە کوێت بە بەریتانیات بە ئەمریکات بە هەمووی نوێنەرەکەی کە جوولەکەی شەڕیتیاکە ئەم تۆسقاڵە ئەرزە کە پێغەمبەر فەرمی سەڵ سەلەم خەیری سەر ئەرز ئەوانن ئێستا ئەوە کورد بوو سوپاس بۆ خوا لەم کەناڵە جوانانەی ئێوە و لەم سپێدە و لەم ڕێکخراوە شیرینانەی ئێمەوە هەمومان دەست لە دەست و قووەت لەخوا ئەگەر قوتوە شیرێک بوو بێ بە $100 بە $200 هەمومان هەوڵمان داوە بیکڕین چونکە لە هەموو سەردەمێکە بازرگانەکانی برسێتی خەڵک هەر هەن لەوێ هەر جوولەکەکان بازرگانی ئەەکەن بۆیە ئێمە ئەو ڕۆژەیە کە فەردەیە ئابیش بێ بە دەفتەرێک میلەتی کوردی کڕێ ئەمجا گوێ لە ئێواکرا مامۆستاگیان زۆرێک هەیە دەڵێت کورد بۆچی هاوکاریان بکات لە کاتێکدا کاتێک کە کورد مینەتی بەسەرا هات ئەوان هاوکاری ئێمەیان نەکرد و هەر ئێمەیانە ناسی و نەهاتون دەبمانەوە ئایا گرنگی کورد لێرەدا چییە ئەگەر هاوکاریان بکات سەرەڕای ئەوەی کە وڵاتانی عەرەبی یاخود ئەهلی غەزە لە کاتی نەهامەتیان نەهاتون بەدەم ئێمەوە خوشکە بە ڕێزەکەم باسی وڵاتانی عەرەبی مەکەن وڵاتانی عەرەبی ئەمن ئێستەنا کاتێکە بەناشکوێنە بێمە خوتبەم هەبووی سە خوتبەم نایەنێ ئەو کاتانە ئەموت کورد بخەرە ئەولا فەڵەستین عەرەبیە بوقعەیەکی عەرەبیە عەرەب نەهاتووە بەدەمی و چ باکی بە ئێمە هەیە وەک حوکام وەک ئەفراد وەک تاک بە تاک
ئێمە ئێستاش ئەوەی خوێنەوارە با بڕاتەوە بۆ یوتیوب ئەحمەد قەتان بەڕەحمەت بێ ئەو شێخە گەورەی کوێیت شەڕی لەسەر ئێمە ئەکرد شێخ قەرضاوی باسی دەردی کوردی ئەکرد وەک عولەما بەڵام جیاوازیەکی زۆر گەورە لەم سەردەمە لەگەڵ ئەو سەردەمەی کەیا هەیە ئێستا ئەمن و تۆ دوای ئەم تۆسقاڵام قسانەی من و تۆ کە تەکرێ دنیای بینێ ئەو ڕاستە و خۆ جووع و برسێتی و نەهامەتیەکەی غەزە دەرەکەوێ ئەم دەنگۆ و ئەم سۆشیاڵەی سەر ئەرز کە ئێستا دەنگی غەزەی بە هەموو جیان گاندووە دەنگی ئێمە نائەگەشت ئێمە خەڵکی ئێمە هەبوو ئاگای لە هەڵەبجە نەبوو کە لێ قەوما بوو خەڵکی ئێمە ئێستر نازانێ هەر لە ناو کوردی خۆمانە ئەنفال چۆن بوو چۆن کرا ئێمە خارج لە مەوزوعە ئەمە بەشێکە لە دین من ئەمەوێ براکانم خوشکەکانم تێ بگەن ئێمە حەقمان بەسەر عەرەب و عەجەم و کەسۆ نییە یارمەتی بایاننا ئەم مەوزوعی ئینفاقە قورئان گلەیمان لێ ئەکا ئەگەر نەیکەن وەما لەکم ئەلا تونفقوا فی سەبیل الله خوا فەرمێ بۆ نابەخشن لە پێناوی خوا بەشێکە لە دینمان ئینفاق بەشێکە لە دینی ئێمە فەریزەیە ئیمانە بۆیە ئێمە ئەم کوردە نەگوێی بۆ قسانەداوە نەگوێشی پێئەدا غەزەی قوربەسەر لەوەتەی هەیە بڕۆن مێژووی غەزە بخێنەوە لە حیسار و داماوی و قوربەسەریا بووە کەی توانیوێتی خۆی بژێنێ ئەسڵا ئەو شەعبە زانن چۆنە مامۆستا فەلافل لەکوێوە هات فەلافل بەشێکی زۆری باشترین فەلافل کە دروستەکرێ فەلافلی فەلەستینیە لەبەرەوەی هەر لە برسێتیا ژیاون من لەگەڵیان ژیاوم شەو ڕۆژ یەک لە فەی فەلافل ئەخوا بەناوبانگترین مەطعەم لە هین لە ئوردن مەطعەمی ئەبوو جبارێ بەس فەلافل ئەفرۆشێ لەگەڵ فەلافلە خۆیان ڕایەناوە بۆی بە برسێتی بژین بە 25 قەرش فەلافلێک ئەخوا و تەواو ئەمانە هەر لەگەڵ برسێتیا بوون چۆن پێی کراوە یارمەتی من و تۆ بە هەر لە ناو حیسارێکی دەوڵەتانی عەرەبی و لە ناو حیسارێکی جوولەکە و لە ناو بژی و مەژی و بمرە و بژیەکی ژیانە بوون ئەوان ئەگەر عەرەب باسەکەی وەک عەرەب هەتا ئەم کورسیەی هەبێ حکامی عەرەب چی داوە لە برسێتی تۆ هەر لێو ناپرسێ بەڵام وەک شەعب هەر لە 1970ەوە مامۆستا لە ڕابیتەی مرۆیی هەر لە 91ەوە زۆر بە جوانیش خزمەت کرا و هاتن بە دەمانەوە کەم تا زۆر الحەمدوللا خزمەت کراوە شەعب قادە لەگەڵ گەلجیاکەینەوە ئێستا ژێمە لێمان بخەومێ هەردێن بە دەمانەوە و بیلفعلی شاتون و لاموو کاتێککە دەستیان پێمانوێ بۆیە کورد ئاوا تەحیە ئەکا بۆی خزمەتی خوشک و برا مسلمانەکانی بکە قسێکی مستەشرقێکی ئەڵمانیتان بێت قسمەوە ئەویش بکەم مستەشرقێکی ئەڵمانی هەیە ئەڵێ ئیسلام بە دوو ئاەت چارەسەری دەردی مسلمانان و جیانی کردووە ئەگەر هەموو جیان بەگوێ و دوو ئاەتە بکەن یەکەمیان ئەفەرمێ ئینەمە المؤمنون ئیخوە یارمەتیدانی من بۆ غەزە بەشێکە لە دینم کە خوا فەرمێ مسلمانان برای یەکن ئاەتی دووەم ئەفەرمێ ئەم ئیخوەتەی بەستۆتەوە بەچی خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها وصل عليهم صلاتك سكن لهم أفرمي لو مالك أخوا بياون حقي براكتي بسرويا مال بتنا ناخر أخوا فرزي كردو بمدو آيات يك برابا دول مالي تو بشي أمرايات بويا إيما بشي كالدين من موضوعي إنفاق وبخشين وبدم وشونيا ما وصيان هیچ مژدەی خۆشیە هیچ شتێکەیە لە حەدیسی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ مسلمانانی غەزە مەسەلەن بۆ کۆتایی یا سەرکەوتنی ئەوان هەرچەنە لای خۆی باڵا دەزەوان ئێستا ژەر سەرکەوتون مامۆستا پیاوێکی ناوی جیوپی نسکیە لەم ناوە ناخۆشانەی جوولەکە بەڵێ مرد خاوەنی فکرەی الردع السريع والسحقة سيشتي داناوە ردعی سەریق و سەحق و کوشتن و بە سەریعی لە ناوبردنی مسلمانان بەس یەک قسە ئەکا زۆر بە قووەتە ئەڵێ ئەو کاتە دەست لە مسلمانان بشۆرن کە بتوانین ئوتووی وعی ئەوان بکەین بتوانین لە ناو مێشکی تاکی مسلمانە قودس نەهێڵین هەر کاتوانیمان ئەم وعیە لابەرین کە قودس هی ئەوان نییە ئەو کاتە ئێمە سەرکەوتوین حتا ڕۆژی قیامەت قودس هی ئێمەیە
ئەم وعیە ناڕوا و هەر ئەمێنێ بۆیە مژدەی گەورە حتا ئەو ڕۆژەی کە خۆی گەورە وعدی بە ئێمە داوە و پێغەمبەرگیان صلی الله علیه و سلم بەشارەتەکان هەمووی دەرکەوتووە کە بە دڵنیایی ئەوانێ قودس فتح قوستنطینیە لەگەڵ ڕۆمایە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێیان وتیان ئەی المەدینەتەینی تفتح ئەوەلە کامیان زووتر فتح کرێ قوستنطینیە یا ڕۆما محللین ئەگەر باتنایە تحلیلیان کردایە ڕۆما ئەبوا فتح کرایە ڕۆما زەعیف بوو کێشە و گرفتی زۆرە بوو قوستنطینیە ئەو وڵاتە گەورە بوو ئەو هێزە بوو کە بە هێزی چەک و استراتیجیەتی عەسکەری فتحکردنی نەبوو بەڵام دوای نزیکەی 800 ساڵ لەم بەشارەتە هێشتا ڕۆما فتح نەکراوە بە پێوەرەکانی ئەو سەردەمە ئەبوا ڕۆمای زەعیف فتح کرایە لە بری قوستنطینەی بەهێز قوستنطینیە فتح کرا قودس مژدەی پێغەمبەرگیانە صلی الله علیه وسلم کە ئەفەرمێ لا تقوم الساعة حتى يقاتل المسلمون اليهود کە بەشارەتەکان زۆر نزیکە کۆتایی 80 ساڵەکەیانە بڕۆ بۆ خۆیان و بۆ هاخامەکانیان کە ئەگرین سەرەتای نیهایەتیانە کە پشت بەخوا لە 7 ئۆکتۆبەرەوە دەستی پێ کردووە پشت بە پەروەردگار ئەو فتحی ئەو قودسەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ڕزگارە بێ حتا بۆ ئەوەی کە ئەم حەدیسە خەڵک لی تێبگا مامۆستا ئەگەر کاتان تەواو بوو بڵێ مامۆستا 2 دقەمان مامۆستا 2 دقە بعد بە 2 دقە قسەیەکی ترتان بۆ ئەوەی دەستی با لە بچینەوە سەر خێرخوازیەکەی خۆم ئەوەی دەستی لەم خێرخوازیە هەبووە با دڵی خۆش بێ بەر شەفاعەتی ئەهلی غەزە ئەکەوێ هەچی حەدیسەکانە دەرمێنا ئەم حەدیسە زۆر خۆش بوو 2 ڕیوایەتە لە موسنەدی ئیمام ئەحمەدە پێغەمبەریانە فەرمێ صلی الله عليه وسلم عسقلان و ئەحد العروسین عسقلانی یەک لە بووکەکانە يبعث منها يوم القيامة 70,000 وفودا إلى الله للروج قيامتها 7,000 كز لأهل غزة وعسقلان زينوا أكرينوانه ويبعث منها 50,000 شهداء هل سرتاي شر متى قاتا 7,000 شهيد ببرينا ركاني شو قاتا 7,000 شهيد أم حديثي بيغمر أجر لسندك قصيك بلام جوابونا صكي جرا فرمير للروج قيامتها 50,000 شهيد أهل غزة دين رؤوسهم بأيديهم مقطعة سريان بدستيان تسج أوداجهم دما شاد ماركانيان خويني لأشور وأرون بولاي پروردگار ألن يا ربي أويد لسرمان بو كردمان بوتو إنك لا تخلف الميعاد وعد كمان بو جيبجيك خوا فرمي صدق عبيدي عبد كان مراسفر من أهل غزة وعسقلان اغسلوهم بنهر البيض برون أمدم وشاوى تبوتوزي وخلاوي وباروداوياني لغزة روحيان وجياني خوان بيشكر بخوا بچن لآوة جوانكي بيض آويكي تايبتي لبهشتا بو شوردني شهيدكاني غزة وعسقلان لبي أشوردرين فيخرجون نقاء بيضا پێغەمبەر فەرمی صلی الله علیه و سلم بە جوانترین و پاکترین و سپیترین شێوە دێنە دەرەوە فيسرحون في الجنة حيث شاءوا ئەڕۆنە ناو بەهەشت لە ڕیوایەتەکەی کە ئەم مژدەتان گوێلێەوە بێ مامۆستا دانیال خوشکە باشەکەم خێرخوازەکان ئەفەرمێ ئەم 7,000 کەسە فيشفع الرجل منهم في مثل ربيعة ومضر هەر یەک کەس لەوانە بقد قبيلي قوري الربيع ومضر شفاعت بوكال الروجي قيامتها هل يقلو 7,000 كسر بإذن إخوة ربيع ومضر كبيغمر باس يكال حديثك سليماني هوليرو هلب جو كردستاني بركة كبر شفاعتي أو أهل غزة أكاوين أو 7,000 كسر لا حساب عليه مرون بهشتوا إن شاء الله كردكان إيما پێیانە لەمە مجارێمە شیعاری مناڵم ببەخشە باخوا ببەخشێ ببەخشە باخوا پێت بەخشێ بەخوا لەسەر ئەرزا هیچ میلەتێک نییە بەقەی میلەتی کورد چاک بێت داخی گرانم بەڵام مامە خەمەی نییە بێ بەدەم ئەم میلەتەوە بەم ژیانە قورسە و بم بێموچەی و بەم دەردەگران و ناڕەحەتی و داماوی خۆیەوە ئەتۆس بیرکەرەوە مامۆستا دانیال گیان
خەڵگە لە 3 مانگ و 4 مانگە موچە ناتۆ من حسابم کردووە ئەم 48 مانگە نزیکەی 5 ساڵ بە بێموچە داوامان کردووە لەم بێموچەیە ئەنجە خەڵگاوە هات بەدەم غەزەوە دەوەراگە تێر و پڕ و گیرفان پڕ بووینە چۆن خەڵک باشە بوو بۆ سۆسپاس بە بەڕێز دکتۆر ئیسماعیل پێنجەنی باخواست خۆ بەخێر بێ خزمەت خۆش خۆش